کوڕی جوان ئەوە خەریکی چیت؟ دایکە بۆ منت بەجێشت من دایکی تۆ نیم. با تۆ دایکی منی. نا بەڵام بۆ دایکە بەجێ هێشتوویت؟ نازانم ئەمە ڕۆژ لەگەڵ باوکم شەڕیان بوو. لەسەر چی شەڕیانە کرد؟ لەبەرەوەی باوکم نەیەتوانێ ماڵ و منداڵی خۆی بەڕێوە بات. نازانی لەکوێیە؟ نەخێر. ئەی خوایە چەند سەیرە، زۆر لە منەچێت. ئێستا تۆ حەزت لە چییە بۆ بکەم؟ حەزم لە هیچ شتێک نییە لەو دنیایە، تەنیا حەزم لەوەیە پێت بڵێم دایکە. ئەناس ئەو چییە؟ ئەو دایکمە. دایکی تۆ ڕۆیشتووە؟ نەخێر، ئەو دایک بە سەیرکە. تۆ چی شتێ لەگەڵام مۆزاکەم؟ وەرن با هەردووکتان بەرم بۆ دەرەوە نان بخۆین و هەنێ قسەشەکەین. نا من نایم، باوکم لێ ناگەڕێ. ئەو تۆ وێنەگری لە تەلەڤیزیۆن کارەکەی؟ بەڵێ وێنەی جوانیشتان نەگرم. نا من نایم، یاڵا ئەنەس با بڕۆینەوە. نەخێر من دایکی خۆم بەجێ نایەڵێ. وەڵایە بە بابت دەڵێ. دەبڕە پێی بڵێ. دەچم پێی دەڵێ. دە پێی بڵێ. بڕۆین؟ با بڕۆین. وەرە کوڕم وەرە دۆچێلەتی دەی بزانم چەند ئیش کردیە دەرینە دەی 10,000 کورە تو لە سبەینێ ڕۆژتی 10,000 ئیش کردیا بەو ئارەی بابەت بە خێو دەکەی نەمگو ئەتو لە 20 کەمتر ئیش بکەی نێوەماری ئێستا چل لێکم هەردوو چاوت دەرینە هەی بی ئەدەب چل لێکم ئێستا چل لێکم دەردی دڵ ئەوە لە چییە؟ چییە؟ چمانەیە؟ بۆ زۆرتویتە تۆ بەناخێرە؟ چ بکەم شەوە؟ کچی 10,000 ئیش کردیا خەکوو بەشمان دەکات 10,000 خێر نین تۆ باشە تخوا 10,000 پارەیە؟ ئێمە تۆ بۆ بەخێوەکەین. وەڵا قسەیتی تۆ بێ بە من بەریە بەس پێت بەسە ژنەکە پێت تۆ بەریە خواردنمان نەماوە. تۆش بڕۆ بۆ خۆ و تەماتۆڕۆنە دەرکە بخۆ. ئەتوشپاری دنیایە بەشن ناکە ئەنەس لاچن لە بەرچاوم دەی. بابا ها کچم چ بۆ کچم زانیارۆ کە چم دیت؟ چت دیت؟ ئەنەس ئامۆزام لەگەڵ ژنە کامیری پێبوو ئەنەس تەسوودەکەکە دەرۆزەی دەکرد. ئەوە بەڕاستی تا؟ تاکید بووی کامێرای پێبوو؟ خۆ دوی تەسوێر نەکرد؟ نانەمەش بەس ئەنەس دەیگۆتە ژنەکەیدایە. دایە؟ خەنەستی دەبەنگاخ ئێستا من دەزانم داکرد لە کام بەڕەڵاخانێ باش کچمە تو بڕۆ ژوورێ عەتا ئیشت دەبینم عەتا وەرە برام وەرە ئاگات لە هیچ نییە تو ئاگام لە هیچ نییە نازانی چ بووە؟ چ بووە؟ وەرە تو کەی ناگات لە هیچ بووە کوڕەکەت ئەنەس ئەنەسی کوڕت مقابلەیان کردێ تەسوێریان کردیا ئارێ وەڵا تەسوێریان کردیا پێی گوتی کچەکەم کورە ئەنەس کچێ ژنەکە و لە چێ کچێ ئەنەس مرۆڤینە وەرە ئەنەس وەرداهیشە بزانم ڕۆ چت کردی وەرە ها ئەو ژنە چێ بوو ها؟ ئەو ژنە چێ بوو مقابلەی کردی قسەی بکە قسەی بکە کوریا نووس بوو ڕۆژنامە نووس تەسوێریش کردی هەی یعنی ناشناسی بەس کاردەشی دامێت کاتە بینە بەس بابە زۆر بەداکەم دەچوو ئەرێ دەبەستە دایکە ئاو چێ لایدا تەنە کوشتێ لایدا بیبەدەرە خەنگە تەنە کوشتێ لایدا دەی لە بۆی بکە بڕۆ چ بکەم جواب ناداتەوە چ بکەین دەلۆی بکەوە بەس ئەگەر دەزانم کێیە
ئەلۆ جەناب چی مقابلەی کوڕی من دەکەی ها؟ وابزانم باوکی ئەنەسی بەڵێ باوکی ئەنەسم گوناحتان نەگات بۆ سوال بۆ کوڕاکەن پێت دەڵێم واز لەو بابەتەی بینە باشە ئەگەر ناخینی خۆل لەم لە خۆ تێگەشتی گوناحتان نەگات من نەمهێشتۆ تەنانەت دەموچاویشی دەرچێت ئەتون سعاتی من مەکە ئاخر زارە پێت دەرێم واز دەینی باشە ئەگەنا لەسەر دنیا ڕەشت دەکەمەوە بۆ دیارە شار بێ میر و حاکمە ئیدیەوە پێم گوتی باشە این زارە چی باشم دایە هەن دەست خۆش بێ ئاخر زارێکی دوانوێ بکەوە دایکەوە چێ بوو؟ هیچ نییە کچم باوکی ئەنەس بوو ئەنەس چییە؟ ئەو کوڕێ کە راپۆرتەکەم لەسەری کردووە دایکە تخوا واز لێبینە تووشی مشکلە دەبین نا کچم ڕۆژنامە نووس ئەبێ بێر و ئازابێت بەڵێ ڕۆژنامەنووس دەبێ بێر و ئازابێ چوو بووە دیسان بێگەرد هەڕەشەم لێک هەڕەشە؟ چێ هەڕەشە دەکات؟ باوکی ئەنەس باوکی ئەنەس چێیە؟ ئەو مناڵی کە دوێنێ راپۆرتەکەم لەسەری کرد بێگرد چەند جارم پێگوتی واز لەو ڕاپۆرتە خەتەرانە بینە بزانە چما بەسەر دێ وازی لێبینە بابەکەم وازی لێبینە من هیچی غەڵەتم نەکردووە تەنها ئەمە مافی ئەو مناڵانە بە خەڵک ڕابگەێنم بابە مافی مناڵی چه حالی چه ئەوە ئیشی حکومەتە پێویست ناکات تۆ پێشتر پشتی من دەکرد ئێستا بۆ پشتم بەرەیت بێگرد ئەم بەردەوام پشتی تو دەگرم بەس نامەوێت راپۆرتی وا خەتەر بکەیت تووشی کێشەمان بکەیت ئێستا کەش بم دێ ژمارە و کابرایان لێ هەڕەشەتی لێکریا کابم دێ با پەیوەندی پێوە بکەم دەی پێویست ناکات خۆم قسەم لەگەڵی کرد من بەڵێنم داوە بە نووسەرەکەمان کە ئەو راپۆرتە تەواو بکەم دایکە تخوا واز لەو شتانە بینە باژیانمان تێک نەچی بێگرد پێی نایە ئەو مۆبایلم دێ نایدەم پێت دەڵم ئەو مۆبایلم دێ نایدەم بێگرد پێت دەڵم ئەو مۆبایلم دێ بە ئەو کێشەی چارەسەرکەم هەر ئێستا من نایم بەڵێنم بە بەڕێوبەرەکەمان داوە کە ئەو راپۆرتە تەواو بکەم و پەشیمان نابمەوە بێگرد دەمەیە قسەی لەگەڵ کابرایی بکەم کە هەڕەشەی لە هەموو ما کردیا دایکە تخوا ئەو تەلەفۆنە بینێ تۆ تەداخل مەکە نایدەم تەداخل دەکا زانە ئەوەش لە تۆ عەقڵترە بم دێ بم دێ زوو ئەو ژمارەیەم لە وەرگرە زانم ئەوە چییە تاکیدمان دەکات عتا پێم گوتم دات لێنەسی مەینە تەماشات کرد دات لێنەسی کو حەیەی بردین کو شەڕەفی بردین دەزانی بۆ ژنە ڕۆژنامە نووسەکی گوتێ دا کچەکەم وەی دەگۆ کورە دەبەسا توش باسی حەیای دەکەی بە خۆت باشتری لە من دەتخوا کورە دەبڕۆ توش بەڵێ ئەلۆ باش کاکە گوێ بگرە قوربان کەم لە سەخۆ ئەمە شەماڵم هاوسەری بێگردی ڕۆژنامەنووس کاکە بڕیارماندا ئەو راپۆرتی لەسەر کوڕەکەت بڵاو نەکەینەوە وازمان لێبینە هەر کەس لە ماڵی خۆی ئیشەکی زۆر باشتان کرد ئەنگواتە ئێستا ئەمە ناناسن بڕوا دەکای ئەمەنا تۆپتۆپانەی بە ئینسانی دەکەی خوا ئەنگۆی خۆش دەوێت لێتان نەقۆمایە لە گەرمە تێگەشتی کاکە پیا قسەی دەکەم وەتمان بڵاوی ناکەینەوە تەواو باشە براکەم زۆر باشە ئاخر جارتانە جارشکە غەڵەتی وانەکەن خواحافیز خواحافیز تەواو ئەو بابەتەکە بەڵاو نابتەوە بە هیچ نەوە تەواو چەند دەگەگە لەو کوڕەی بی هەرداکم داکمیتی چێ نسعەتی من دەکات دەبڕۆ بابە بڕۆ خواحافیز خواحافیزوی بێگرد ئەو کێشەکەم چارەسەر کرد بەس نامەیە جارێشکە ئەو جۆرە راپۆرتە خەڵەتانە بکەی بابەوە خەتەرە ئەو جۆرە راپۆرتانە هەزار جۆر بابەت هێنەتانی ئیشی لەسەر بکەی واز بینە دایکە تخوا واز لەو کارە بینە کچی من تۆ تەداخلی و کێشانە مەکە من لە مناڵیەوە خەونم ئەوە بۆ کە بکەم بەم ئاستە و ببم بە ڕۆژنامەوان ئەمەوێ مافی هەموو مناڵ و ئافرەت بگەێنم بە هەموو کەسێک ئێوە بۆچی لە هەستی من تێناگەن دایە دنیا بە تو چاک نابتەوە کچم هەست ئێستا پاسەکەت بێت ساعت حەوت نیوە ئەڵڵا بڕۆ کچم بڕۆ بێگرد ببوورە کە هاوارم کرد و تۆڕە بووم لێت ئەخ ئەمیش ناحەقم نییە نامەیە خێزانەکەم تووشی هیچ گیر و گرفتێک بی دیتت چه هەڕەشەشی لێ دەکردین کە زای کوڕی چێ و یعنی خەریک بوو بماکوشی وایە بەڵام ئەبێ ئێوەش ئارەزوەکانی من پشتگوێ نەخەن
بەو چاوانە ئەم بەردەوام پاپشتی توم نەکردێت چەند ساڵە بەڵام بەردەوامیش پێم گوتی دەستت لە بۆ کەیسی خەتەرناک مەبە باشە باشە ئەبێ بڕۆم فریاکەوم ئەو راپۆرتە بڵاو نەبێتەوە حەسە بێگات حەسە بڕۆ بابە بڕۆ